لەم دواییانەدا نرخی زێر بۆ ئاستێکی پێوانەیی بەرز بووەوە. ئەمەش نیگەرانی لای بازرگانان و هاوڵاتیان دروست کردووە و زێڕنگەرانیش پێشبینی دەکەن تا کۆتایی ئەم ساڵ بەرزبوونەوەی زیاتر بەخۆیەوە ببینێت. بە وتەی زێڕنگەران ئەو کەشە سیاسی و ئابوورەی لە جیهان هەیە بووەتە هۆی بەرزبوونەوەی نرخی زێڕ و جەختیش لەوە دەکەنەوە کە ئەگەر دۆخەکە بەم شێوەی ئێستا بەردەوام بێت ئەوە تا کۆتایی ئەمساڵ نرخی یەک مسقال زێڕی عیار 21 دەگاتە 815,000 دینار. بەدنیایەوە کاریگەری خۆی هەبووە برن ڕێژەی زەوات بەڕاستی کەم بووە، هەم کەم بووە و هەم ڕێژەی مسقالیش کەم بووە. 20 ساڵ پێش ئێستا چیلۆ زێری بە 9,000 دلار بوو یەک چیلۆ زێر عن 90 وەرەقە. ئێستا ئەمڕۆ ئەو نرخە نوێیەکە باسم کە تازە ئاماژەم پێدا بە 11 دەفتەر و 90 وەرەقە یەک چیلۆ زێر 11 دەفتەر و 85 90 وەرەقە. هۆکارەکان زۆرن بۆ بەرزبوونەوەی نرخی زێر لە جیهاندا، بەڵام ئەم کەشە سیاسی لە جیهاندا هەیە هۆکارە بۆ بەرزبوونەوەی نرخی زێر. هەروەها سزاکانی ئەمریکا بۆ سەر وڵاتانی زلهێزی وەک چین و رووسیا هاوکاتە ڕەشە سەربازیەکان بەشێک لەو هۆکارانن بۆ بەرزبوونەوەی نرخی زێر. بەرزترین ئاشتی بەخۆ بینیوە ئەم کانزا زەردە. هۆکارەکان زۆرن، بەس ماوەی مانگەک تاوەکو 2 مانگ پێش ئێستاکە چەند هۆکارێک بوون کە وای کرد زیاتر ڕوو لە بەرزی بکاتین. جاران لێرکوانە 30 مسقال 35 مسقال لە بۆ هاوسەرەکەی دەیکرد، هێستاکە 5 مسقالە 10 مسقالە تاوەکو 15 مسقال زیاتر نییە. نرخی زێر بەرزترین پێوانەی نرخ لە جیهان تۆمار دەکات و هیچ ئاماژەیەک دیار نییە بۆ گەڕانەوەی بۆ نرخەکانی پێشووی. ئەگەر ئەو قەیرانە سیاسیانەی ئێستاش لە جیهاندا بوونیان هەیە چارەسەر نەکرێن و خواست لەسەر زێر لەسەر ئاستی گیان بەردەوام بێت، ئەوە ڕەنگە تا کۆتایی ئەم ساڵ نرخی زێر ئاستێکی دیکەی پێوانەیی تۆمار بکات.